لە دوای چاوەڕوانیەکی زۆر ئەمڕۆ بەغدا بڕی 690 ملیاری بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نرد وەکو گوژمەی یەکەم. دیارە وا بڕیارە 300 ملیاری دیکەش وەکو گوژمەی دووەم بۆ هەرێم بنێرێ. ئەمە لە کاتێکدا لە ڕۆژی سێشەممەدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا دیارە راپۆرتی لیژنەی دارایی خراستەر مێزی گفتوگۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەر لە نێو کۆبوونەوەکەدا بڕیاری ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان درا بە مەرج. ئەویش ئەوەیە کە هەرێم بڕی 120 ملیار وەکو داهاتی نانەوتی بۆ بەغدا بنێرێ. دیارە لە دوای ئەوەی کە لە ڕۆژی چوارشەممە ڕێکارەکان تاوکرا لە ڕۆژی پێنجشەممەدا هەرێم 120 ملیاری وەکو داهاتی نانەوتی ڕاددەستی بەغدا کرد. دیارە ئەمڕۆ یاخود بە دیاریکراوی کەمێک پێش ئێستا بەغدا بڕی 690 ملیاری وەکو گوژمەی یەکەم لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نرد و وا بڕیارە گوژمەی دووەمیش 300 ملیار بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ. لە ئێستادا موچەخۆران چاوەڕوانی بڵاوکردنەوەی لیستی موچەن بۆەوەی بزانرێ لە چ ڕۆژێکدا چ وەزارەتێک موچەکانیان وەردەگرن.